فەرەنگ باڵێکی تەمەن 41 ساڵی خاوەن پێداویستی تایبەت بە هێواشی و لە سەرخۆیی گەیشتە شاری سلەیمانی. ئەو لە هەولێرەوە لەسەر مەزاری شەید ئاکامی فەرماندەوە بەرەو سلێمانی بەڕێکەوت. هەنگاوەکانی لەسەرخۆ و بە حەسرەت بوون بۆ ئەوەی بگاتە سەر مەزاری سەرۆک مام جەلال. باڕوانین لە وێنە و وتەکانی سەرۆک مام جەلال بە چەپکێک گوڵەوە پێشوازی کراو لە سەر مەزاری سەرۆک مام جەلال چەپکە گوڵەکەی دانا. وا ئازانم من لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێش وا هەست دەکەم خۆم هەموو ساڵی لەو ڕۆژەیە لەدایکە بمەوە گەنجە بمەوە. من ئەوە سێم زارمە بێم جاری یەکەمە گەهاتم خۆم بە قەرزاری هەتا ئێساش خۆم بە قەرزاری ئەم ڕێبازە پیرۆزە ئەزانم و هەتا لە ژیانی شاما بم ناڵم ئەو چەکۆڵەکەی مام جەلال کە بۆ ئێمەی بە ئامانەت بەجێهێشتووە ناڵم نەسیز بێ نەوشک بێ ئەگەر بە خوێنی خۆم ئاویدەم پەیامی من ئەوەیە داواکاری من ئەوەیە کە سەرۆک باڤێڵ تاڵەبانی بینیم هیچ داواکاریم لەویش نییە و بەڵام پێم خۆشە جەنابیانی بینیم هەم وەکو کەمەندامێک هەم وەکو کادیرێک هەم وەکو دڵسۆزێک کە ڕێبازە جوانەکەی جەنابی مام جەلال. ئەمە پێمانەڵێکە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ئەمانە بێ و خاوەنی هەزارانی وایە و خاوەنی ئەو گەنجانە بێت دڵنیا بن سەرکەوتن نزیکە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەر سەر ئەکەوێت. ئاستەنجەکانی ڕێگا و هیلاکی و ماندووبوونی سێ ڕۆژە نەبوونە ڕێگر لە بەردەم فەرەنگدا بۆ گەیشتن بە مەزاری سەرۆک مام جەلال. ئەو دەڵێت 4 کوڕ و کچێکم هەیە شوێنگرەوەی منن بۆ ئەوەی خزمەت بە ڕێبازی سەرۆک مام جەلال بکەن و چەپکە گوڵەکە بە گەشاوەیی بەیاڵنەوە. هێمن قادر کورسات نیوز سلەیمانی.